سەلاحەدین محەممەد بەهائەدین ئەو پیاوەی 4 ساڵ لەمەوبەر دەست پێشخەری کرد و بووە یەکەم سەرکردەی یەکێک لە حەزبە سەرەکیەکانی هەرێمی کوردستان کە خۆی بۆ پۆستی سەرۆکایەتی کاندید نەکاتەوە. بەرپرسێکی باڵای یەکگرتوو خۆ کاندیدکردنەوەی ناوبراوی بۆ ئەمینداری گشتی ڕاگەیاند. سەلاحەدین بەهائەدین لە ساڵی 1950 لە شارۆچکەی تەوێڵە لە پارێزگای سلێمانی لەدایک بووە. لە ساڵی 1965دا پەیوەندی کردووە بە کۆمەڵەی ئیخوان موسلیمینەوە. سەلاحەدین بەهائەدین لە ساڵی 1969دا خانەی مامۆستایانی تەواو کردووە و بۆ ماوەی زیاتر لە 10 ساڵ پیشەی مامۆستایەتی کردووە، بەڵام دواتر لەلایەن دەسەڵاتدارانی بەعسەوە لە کارەکەی دوورخراوەتەوە. لە ساڵی 1982دا بەرەو ئێران کۆچی کردووە و تاوەکو دوای ڕاپەڕین لە ئێران و تورکیا و کەندا و ژیانی بەسەر بردووە. بە هەموو شێوەیە خطابی ئەو خەڵکە بکەین وە لە عینی وەختا تعبیر بێ لەوەی کە ئێمە لەگەڵ ئەو خەڵکە ژین. سەلاحەدین بەهائەدین دوای گەڕانەوەی بۆ هەرێمی کوردستان سەرکردایەتی ڕەخستنەوەی گەنجانی ئیخوانی کردووە کە دواتر لە ساڵی 1994دا یەکگرتووی ئیسلامیان ڕاگەیاند و لە کۆنگرەی یەکەمی حەزبەکەیەوە تا کۆنگرەی پێنجەم وەکو ئەمینداری گشتی هەڵبژێردراوە، بەڵام لە کۆنگرەی شەشەمدا خۆی کاندید نەکردەوە. دوابەدوای ڕوخانی ڕژێمی بەعس لە ساڵی 2003دا سەلاحەدین بەهائەدین یەکێک بوو لە 5 ئەندامە کوردەکەی ئەنجومەنی حوکمی عێراق. سەلاحەدین بەهائەدین لە ڕووی فکریەوە ئیسلامیەکی میانڕەوە، بەڵام لە ڕووی سیاسیەوە لە چەند قۆناغێکی جیاوازدا هەڵوێستی یەکلاکەرەوە و ڕاشکاوی هەیە. یەکگرتوو بێغیرەتی دروست ناکاتە، ئێمەڵێن ئەلمەوت فی سەبیل الله ئەسمە ئەمانینە. سەلاحەدین بەهائەدین لە چەند وێزگەیەکی جیاوازدا ڕاشکاوانە ڕەخنەی ئاراستەی سەرکردە و بەرپرسە حکومی و ئەمنیەکانی پارتی دیموکراتی کوردستان کردووە دوای ئەوەی بۆ دووهەم جار لە کۆتایی ساڵی 2011دا بارەگاکانی یەکگرتوو لە بادینان سووتێنران. سەلاحەدین بەهائەدین لە پەیامێکدا ڕایگەیاند ئەوان لە نیگەرانەکانی پارتی تێدەگەن و دەزانن کوێی دێشێ. ئەمینداری پێشووی یەکگرتوو لە ساڵی 2013دا لە دیدارێکی ڕۆژنامەوانیدا ڕەخنەی ئاراستەی بەرپرسانی هەرێم کرد و ڕایگەیاند زۆر لە چاودێران ئەم ساڵانەی سەرۆکایەتی هەرێمیان بە خراپترین ساڵانی مێژووی سیاسی و تەمەنی بارزانی دادەنێن و بە سلبی لەسەر ڕەمزیەتی کەسایەتی شکاوەتەوە. تاوەکو ئێستا سەلاحەدین بەهائەدین هەڵوێستی خۆی ڕانەگەیاندووە لەبارەی خۆکاندیدکردنەوەی بۆ پۆستی ئەمینداری یەکگرتوو. تەنها لە لێدوانێکی تایبەتدا بۆ NRT سەلاحەدین بەهائەدین ئەوەی ڕەت نەکردەوە کە خۆی بۆ پۆستی ئەمینداری گشتی یەکگرتوو کاندید بکات، بەڵام ڕایگەیاند خوا دەیزانێت. نازانم خوا خوێزە. جوابم نییە بۆوان.